لەماوەی سێ ڕۆژی ڕابردوو پاڵەوانێتی پارێزگاکانی عێراق بۆ یاری هێزی لەژ لە شاری بەسڕە بە بەشداریی نزیکەی 200 یاریزان ئەنجامدرا. یاریزانە کوردەکانیش بە ڕێژەیەکی باش ئامادەیانە بۆ ڕێکە لە عەلی شەمسەدین و یوسف نەجمەدین و عەبدوڵڵا زانا توانیان پلەیەکەمی ئاست و کێشی خۆیان بەدەست بێنن. بەڵام نیگەرانن لەوەی هیچ پاڵپشتێک نەکراون و ئەگەر وا بڕوات بەشداری پاڵەوانێتی زیاتر ناکەن. پاڵەوانێتەکە لە شاری بەسڕا بەڕێوەچوو لەسەر ئاستی عێراق بوو دەم محافزە بەشداری تێدا کردبوو و 140 یاریزان من وەکو یوسف نەجمەدین لە چێشی 105 کیلۆگرام بەشداریم کرد و توانیم پلەیەکەم بەدەست بێنم توانیم ڕیکۆردی عێراق بشکێنم لە پێنج 192 کیلۆ نیو وەکو پاڵپشتیش ئەتا چوین و هاتینۆش لە لێرکوانەی پاڵپشتێکمان نەکرێت تا ئێستا و لەو پاڵەوانێتی داهاتوش ئەگەر ئەوە بڕوە ناتوانین هیچ بەشداری سپاڵانێک بکەین بەبێ پاڵپشتی و بەبێ هیچ دەعمەک. لە شاری بەسڕە بەڕێوەچوو لە کێشی هەفتاوچار لە شەباب هاتمە خوارێ الحەمدوللا نەتیجەیەکەم بەدەستینا لە ڕووی مەسرە پشتیواش کەس پشتی نەگرتنی و ئەگە کەس پشتمان نەگرت زعما بەشداری بتوڵە پشتیوا بکەینەوە.